خۆڕازڕێوار ئەندازیاری تەلارساس پێشانگای لوکسۆر ناوی پێشانگەکەمانە ئەمیشە خۆی بینێتەوە لە دابینکردنی تابلۆی هونەری و ئامادەکردنی تابلۆی هونەری بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. پێشانگای لوکسۆر لە مانگی 11 ساڵی 2020 دامەزرا 5-6 مانگ پێش ئەوە لەگەڵ هاوکارمان کاکەندرێن بیرۆکەمان دانا کە شتێ بکەین خەڵکی کوردستان ئاشنا بکەین بە تابلۆی هونەری کە ئێستا وەکو دیزاین زۆر باوە لە عالەمە و دیزاین بە ئەمبەر و سادەیی ئەڕوات بیرمان لەوە کردووە کە بەدیلێک هەبێ بۆ ئەم وادە گرانبەهانە و ئەم ماتریاڵە گرانبەهانەی کە ئێستا بەرەو کاڵبوونەوە ئەڕوا بەکارهێنانیان باشترین بیرۆکەش بۆ ئەمە تابلۆی هونەری بوو و لەلایەکی ترەوە کۆمەڵە سوودی هەیە تابلۆی هونەری کە ئێمە بەکاری ئێنین لە ماڵانە هەم بۆ لایانی دەرونی ئینسانەکان هەم بۆ ئەوەی کە تێچووی تابلۆی هونەری لە چاو ماتریاڵەکانی ترا زۆر کەمتر ئەکەوێت و گۆڕینی ئاسانترا و بەدەر لەوە ئیشەکە ئیشێکی خۆماڵیە کۆمەڵێک کەسی خۆمان ئیسفادەی لێ ئەەکەن و حەزمان کردووە ئەم ئیشەی ئێمە چۆنەڵەی کۆمەڵێک کەس بەهۆی ئێرەوە بژێری ژیانی خۆی پیاکات و ئیسفادەیەکی لێ بکەن. من هەندریان ئەحمەدم دیزاینەر و ئەنیمەیتەرم بەخێر بێن بۆ لوکسۆر گروپ. لوکسۆر گروپ لە ساڵی 2020 دامەزراوە. لوکسۆر گروپ ناوەکە لە چیەوە هاتووە سەرەتا زۆر گەڕاین بە دوای ناوێکە کە دەرالکە لە فەخامەتی لە ئیشی زۆر تایبەت بەمەش زۆر گەڕاین و سێرشمان کرد ناوی لوکسۆرمان هەڵبژارد. لوکسۆر شارێکی کۆنی میسرە کە حەزارەت لەوێەوە دەستی پێ کردووە. ئەم ئیشەی ئێمەش حەزارەتە خۆی لە خۆیان نواندنی جوانی بە تابلۆ حەزارەتێکی تازەیە شتێکە کە پێشتر هەبووە بەڵام لە کوردستانی ئێمەیە تازەیە. لە کوردستانی ئێمە فۆرمێکی وای وەرنەگرتەوە کە هەموو ماڵێک تابلۆ دابنێت. ئێمە بە خۆشحاڵیەوە لە ماوەی ئەم 2 ساڵەیە کارمان لەسەر ئەوە کردووە کە خەڵک وا لێ بکەین تابلۆ هەڵبواسێت. پێشتر هەبووە بەڵام فۆرمێکی کەمی هەبووە چەند کەسێک کە دنیای دەرەوەیان بینیوە تابلۆ هەڵواسین بەس لەخوا بەسیابێت ئێمە لە ماوەی ئەم 2 ساڵەدا وامان کردووە کە خەڵک زۆربەی ماڵەکان بڵێ من ماڵەکەم لە شتێکی نەقسە ئەمیش چێت تابلۆیە. ئێمە زۆر هاوکار بووین نەک بۆ خۆش بۆ ئێرەش بۆ لوکسۆر بەڵکو هاوکار بووین بۆ هونەرمەندانی تر وامان کردووە کە ئەوانیش بازاڕیان بکرێتەوە و کاری هونەری زیاتر پەرە پێ بدەین لە کوردستانە. ئەو هەدەفی سەرەکی ئەمەیە کە بتوانین هونەر جێگیرکەین لە بواری تابلۆیە یعنی بە شێوازێک کە هەموو ماڵێک پێویستێت کە چەند تابلۆیەک هەڵبواسێت و کاریش بۆ چەندین هونەرمەند بکرێتەوە. ئێستا پێشتر هونەرمەندەکانی خۆمان تایمە ئەیان و سیگلەیەکیان هەبوو ئەیان و هونەر ناوشیێنێت تابلۆکێشان و وێنەکێشان ناتشیێنێت بالفعل وابوو بەس ئێستا لەخوا بەسیابێت هونەر وای کردووە کە بژیت کە ژیانی ڕۆژانەتی پێوە دابین بکەیت. بیرمان کردەوە بە شێوازێکی بچووک دەست پێ بکەین هەموو ئیشێک لە سەرەتاوە ئەگە پاڵپشتێکی مادی بەخۆتە نەبێت پێویستە بەوەیە کە بە بچووکی دەست پێکەی بۆی بتوانانی گەورە بیت و بەردەوام بیت. ڕای کۆمەڵی خەڵکمان وەگر کە ئەم ئیشە ئایا تا چەند خەڵک حەزی لێتی. سەرەتا بیرۆکەکە کۆمەڵی خەڵک پێیان پەسەند بوو هەنێکی شتێکی تازە بوو لایەن چونکە ئەم ئیشەی ئێمە تا ئێستا بەم شێوازە وەکو پێشانگان نییە. بۆکو پێشانگە کە نەبوو ئێمە بیرمان کردەوە کە شتێکی گەورە بکەین هەچ کەسێک بیاوێت تابلۆ لە ماڵەکانیان دابنێت یعنی ئارەزووی تابلۆدانانی هەبێت لێرە تێنەپەڕێ و ئێستا ئێمە کۆمەڵی ئاسانکاریمان کردووە بۆ کڕیار ئەو کەسێکی حەزی لە تابلۆیە بەزەمنە قەراری ئەوە بە کە تابلۆ لە ماڵەکەیان دانێ ئێمە ئەتوانین بە هەموو دیزاین و قیاسێک تابلۆ بەکاربێنین. ئێمە هەر کەسێک لە هەر شوێنێکی کوردستان بێت بەس بڕیاری دابێت خۆی بڕیاری دابێت کە تابلۆ هەڵبواسێت لە ماڵەکەیە پەیوەندیمان پێوە بکات ئیتر لە هەر شوێنێک بێت ئێمە دیزاین جوانی بۆ ئەەکەین تابلۆکانی پیشانەیەین ڕێئەکەوێن لەگەڵیا بە سەرێکی زۆر گونجاو لە هەر شوێنەکە بێت تابلۆکەی بۆ ئەچێتەوە و بەردەم ماڵەوە. تابلۆکان کە دروستەکەین
کۆمەڵی ئارتیستی کوردی ئیشمان لەگەڵاکەن هەم کۆمەڵی ئارتیستی فارس و کۆمەڵی ئارتیستی ئیتالیشمان هەیە تاوان نرخەکان فەرقەکە بە پێی ئارتیستەکان بەڵام هەدەفی ئەمە ئەوە بوو کۆمەڵە کەسی خۆماڵی ئەم ئیشە بکەن و ئەو مادامی بەکاری ئێن ئێمە لە دەرەوەی هێنین لەبەر ئەوەی کە بتوانین ئەم وادە بمێنێتەوە و هەم ئەمری تابلۆکان درێژ بێت و هەدەفمانەوە ئەمیشە بەرەو براند بڕوات یعنی ئیشێکی بازاڕی نەبێت و لە لۆکاڵێن نەمێنێتەوە بتوانین تابلو بنێرین بۆ وڵاتەکانی دەوروبەری بۆچی ئێمە بتوانین لە تورکیاوە بۆ منە قەنەفە بێنین بۆ نەتوانین تابلو بنێرین بۆ دەرەوە ینی ئەمە چیمان کەمترە لەوان لەبەرەوە هەدەفمانەوە ئینشەڵا بەو ڕێگایە شاڕوات. داواکاری خەڵک جۆرا و جۆرە ئەکەوێتە سەر حەزی کەسەکان ئەکسەرێتی حەزەکان ێستا لەوە کۆ بێتەوە کە بەرەو ئەبستراکت بڕوە تابلو سروشتی تەڕادویەکێ بەڵام کەمترە بەڵام ستایلی ئەبستراکت چکە تابلویەکە کە مەفهومێکی واسحینی دایرەکەت بۆ نەبڵێ ئەمە شاخێکە ئەمە ئاوێکە ئەمە شتێکە زیاتر ینی لێ قوڵە بیتەوە تابلو ئەبستراکت زیاتر مێشکە پێی مەژغوڵە بێ ئەوە نییە کە بۆم لە تۆ تابلوێکدا ئەنی ڕسمی ئەسپێکە یەک جا سێرێکی ئەمە ئەسپێکە دوم جا سێری ناکەیتەوە بەڵام ئەبستراکتەکە لەوانێت 3 جار بۆسی 4 جار بۆسی لەوانێ ڕۆژی ساعت پێویستکە سێرێکی بزانانی ئەمە چییە تۆ شتێکی لێ خوێنیتەوە من شتێکی لێ خوێنمەوە یەکێکی شتێکی تری لێ خوێنێتەوە. سەرەتا ئێمە کە دیزاین بۆ بەڕێزێکەکەین بانگەکەینەوە لێرە لە کەشێکی ئارامە سەیری دیزاینەکانێکاتەوە بەپێی شوێنەکەی ئێمە قیاسەکەی پێڵین ئەم قیاسە بۆ تۆ گونجاوە کە دەستەکرێت بە دروستکردن ئێمە هەڵواسینی بۆکەین تەستیمی ماڵەکە ئەەکەینەوە لەوێت کە هەڵێواسین چەند ستانداردێک هەیە بۆ هەڵواسینی تابلۆ بەپێی ئەو ستانداردانە بۆی هەڵەواسین بەشتی جیاواز کە دیوارەکەشی عەزێت نەیە شتێکە تایبەت بە هەڵواسینی تابلۆیە. شێوازی ئیشکردنەکەمان بۆ شێوازەیە بۆ منە بەڕێزێکێت ئێوە تابلۆ بکرێت سێری ئەم تابلوانی ئێراکات ئەگەر دیزاینەکە و قیاسەکە لەگەڵ شوێنێکی بەڕێزیانە بگونجێت هەڵێبژێرێ ئەگەر بۆن منە هەستی کرد ناگونجیان دوودڵ بوو لەوەی کە ئەم ڕسمی بەدڵە ئایا لەگەڵ ئەساسەکانی ئەگونجێت یاننا ئەو کاتە ئێمە اختیاری بۆکەین اختیارەکان چۆنیە ستافی دیزاینمان هەیە هەم وەکو مهندس خۆمان ئەچینە شوێنەکە ڕسمی شوێنەکەگرین یان خۆیان ڕسممان بۆ نێرن لەگەڵ قیاسی شوێنەکەیە ئێمە بەپێی تەجروبەی خۆمان کە بۆ 2 ساڵ و نیوە چێ لە بوارەکە ئیشەکەین هەم وەکو لایانی هەندسێکەش کە خۆمان مهندسین بەپێی ئەوە چەند اختیارێکیان بۆ دانین بۆ هەر شوێنێک بۆ نمونە 8 بۆ 10 بۆ 15 اختیار دەئەنین ئەم اختیارانی کە هەڵی ئەبژێرین ئێمە خۆی لەوە ئەبینێتەوە کە ئایا لەگەڵ قەنەفەکانی ئەگونجێت ئایا ڕەنگەکانی هارمۆنی بێ یان بە فول کۆنتراز ئیشکا یا لەگەڵ ئەوەشە حەزی کەسەکانیش دەکەینەوە بۆ نمونە ناکرێت بە ڕێزێک تابلوی سروشتی حەز لێ بێ ئێمە بەس ئەبستراکتی بۆ دانین یان بۆ نمونە پیاوێک حەزی لە تابلوێکی سروشتیە خێزانێکی حەزی لە تابلوێکی ئەبستراکت ئێمە هەردووچیان بەرچاوەگرین ئەو کاتە کە دیزاینمان بۆ کرد ئاگادارین ئەکەنەوە یەن سێری دیزاینەکان ئەکەن ئەو اختیارانە بۆمان کردنی هەڵەبژێن و بۆ شێوازە ئیشەکەیان بۆکەین و بە هەر قیاسێکیش بیانەوێت و هەر دیزاینێکیش بێ دروستەکرێت. کاری ئەمە لە چیۆ بە چی چارەسەرەکرێت بە دیزاینکردن ئێمە کە دیزاینی بۆ ئۆکەین ئەگەر شوێنەکەی قەرەباڵغ بێت ئەبێ شتێکی زۆر سادە و ناسخی بۆ دابنێ شتێک بێت شوێنەکەونی تە قەرباڵغ نەکات چونکە عادەتەن ئێستا ئێمە بەرە مۆدێرن لە مۆدێرنا ئەژین ماڵەکانیش زۆربەی مۆدێرنە کەم ماڵ هەیە کلاسیک بێت بۆیە شوێنی مۆدێرن پێویستی بە چییە پێویستی بەوەیە کە سادە بێت تابلوویەکی سادە ئەلوانی کەم ئەمە شەکەوێتەوە سەر حەزی کەستەمەرەکە چونکە لە کۆتاییدا ئەو لە ماڵەکەداژی وانە ئێستا ماڵیوە هەبوو ئێمە دیزاینمان بۆ کردووە تومانە ماڵەکەی تۆ قەرەباڵغە پێویست ناکات لەوحەیەکی زۆر قەرەباڵغ دابنێت توێتی من حەزم لەوەیە حەزی کەستەمەرەکەش زۆر دەورە بینێت بەس وەکو دیزاین ئێمە وەکو دیزاینی بۆ ئەکەین بەپێی شوێنەکەی خۆی ئەگەر شتێکی سادەی بوێت یا شتێکی قەرەباڵغ ئێمە خۆمان ئەوەی بۆ ئۆکەین بەس لە کۆتاییە بڕیا لای ئەوە حەزی خەڵک بەرەو مۆدێرنە خەڵک بێزار بووە لە سروشتێک لە گوڵێک خۆی مۆدێرن و مۆدررنیزمیش و هایپەڕیالیزمیش ئەم ستای ئەم ڕێبازانی لە وێنەکێشانە کە هەیە بۆچی پێیا بووە خەڵک بێزار بوو لە بینینی تابلۆیەک بۆ نمونە ئەسپێکە دارێکە سروشتێکە
بۆیە تەنهای بردوتە بەرچی تابلۆیە کە ئەبستراکت بێت شتێک نییە مومیل بێ بەس ئەوە کە سەیریەکە یەکجار ئەڵێ ئەمە دارستانە جوانە وانە بزەبت بەس ئەمە ئەم تابلۆ مۆدێرنە هەر جارە کە سەیریەکەی شتێکی تیابینی تابلۆمان هەبووە شتیوەمان تیابینی و خۆمان شتەکاتوە توێتی ئەو تابلۆیە من ئەوەی تیابینم کە زۆر جیاوازە لەوەی کە من هینم بۆ کردەوە بۆیە ئەوە جیاوازەکەی لەبەرەوەی حەزی کەسەکان جیاوازە بۆ نمونە تۆ حەزی لە تابلۆیەکە من حەزم لە شێوازێکی ترە من لەوانێ پێم جوان بێ قەنەفەیەکی 2 متر تابلۆیەکی 2 متر دانێم نەخێت تۆ پێ جوانە گەورەتر دەرچێت یان بچووکتر دەرچێت لەبەرەوە بێت چەند اختیارێ بکەین و ڕەئی کەسەکانی ژوەرگین لەگەڵیان ڕەئی سەحب ماڵەکە چکە لە کۆتاییدا ئەو لە ماڵەکەیانژی من بەس دیزاینەکەم بۆ کردووە بۆ ژووری مناڵیش تابلۆمان هەیە هەر لە ئێستا لە پێشانگایە بەلایەنی کەمەوە 4 سێتی جیاواز تابلۆمان هەیە کە ئەڵێم سێت بۆ نمونە سێتی وا هەیە 4 دانەیە سێتی وا هەیە 3 دانەیە سێتی وایە 2 دانەشە تابلۆمان هەیە بۆ ژووری مناڵ بەڵام ژووری مناڵ فەقەرێکی هەستیارە چونکە هەر مناڵە و خولیایەک لە مێشکیا هەیە ئێمە زۆر جار کە ماڵی بەڕێزێکیت بۆ ئێرە پرسیاری لێ یەکەین ئەڵێن باشە تۆ بۆ ژووری مناڵەکەت تابلۆت ئەوێت مناڵەکەت تەمەنی چەندە حەزی لە چ ڕەنگێکە زیاتر خولیای ئەوەیە بێ بەچی بەپێی ئەو شتانە شتی بۆ دانێن و اختیاریان بۆ ئەوکەین ئەوە زۆر باشترە چونکە ناکرێت تۆ بۆ مناڵ شتێ بچەسپێنی ئەمە هەر ورچێک بێت شتێک بێت بەپێی کەسەکانە گۆڕێت مناڵی کوڕ یا مناڵی کەس ئەو شتانە جیاوازی زۆر زۆرە ئێمە ئەگەر بە ئیشەکەمان بۆ بکەینەوە لە یەک قسەیە ئێمە ئەتوانین هەموو جۆرە تابلۆیەک بە هەموو جۆرە دیزاینێک و هەموو ئیشێکی دروستکردنی تابلۆ بکەین لەسەر دیوار بێ لەسەر کانڤاس بێ لەسەر شتێ بێ بۆ نمونە ئەگەر نمونەیەک باسکەین ڤێلا نمونەکانی گاردنستی هەر سێ ڤێلا نمونەیەکە قاتی ژێر زەمین کە قاعێکی فتنێسە نووسین سەر دیوارەکانی هەمی کاری ئێمە و لە پێیجەکانیشمانە بڵاومەکردەوە و دیارە ینی هەموو جۆرە ئیشێکی تابلۆ و پەیوەندی بە تابلۆ هەبێت لێرە ئەکرێت ئێستا لە 2022دا خەڵک زیاتر حەزی لەوەیە کە تابلۆیەکی یەکپارچەی گەورە هەڵبواسێت بە قیاسێکی گەورە پێشتر 2021 و 2020ش سێپارچەی زۆر خەڵک حەزی لێی بوو بەڵام ئەو ترێندە نەما ئێستا باوی ئەوەیە کە تابلۆیەک یەکپارچەی هەڵبواسی بەس شوێنی واشەیە کە توڵی گەچی هەیە مەجبورە هەر بە چەند پارچەیەک داین بدەین هەموو ئیشێک کە دایانی ئەبێت و لایانی مادیش لێک بیتەوە چکە زروفی کوردستان ئەوە نیە بڵێن من تابلۆیەک هێنم لە دەرەوە بای 20,000 دلارە هەموو کەسێک ئەیکڕێ ئێمە کە توانیمان مادەکان لە دەرەوە بەدەست بێن و بە ئارتیستی خۆماڵی ئیشکەین لەگەڵ شاسەرەکان من زۆر چۆنەڵی تایبەت و ئەوە نییە کە زۆر بێت و هەموو کەسێ بۆ نەکردێ ڕەچای ئەومان کردووە کە هەموو کەسێ بتوانێت تابلۆ بەکاربێنێ لە ماڵەکەیە بۆ نمونە تۆ تابلۆیەک لە دەرەوە تابلۆیەکی لەم شێوازە لەوانێ باید 14 بۆ 16,000 یۆرۆ بێت ئێمە لێرەیە بە سعرێکی زۆر کەمتر لەوە کە خۆی لە 200-300 دلارێکە ئەبینێتەوە پێشکەشی کڕیارەکانەکەی هیچ کۆپی نییە و ئەوە جیایە بۆن منە تۆ تابلۆیەک بینیوە ئەڵێ بۆم دروستکەرەوە بەڵام هیچ تابلۆیەک سەوک خۆ دەرناچێتەوە هیچ تابلۆیەک سەوک خۆ دەرناچێتەوە تەنات ئەو تابلۆیەکە ئارتیسێ دروستی کردووە بڵێ دانیشە دووبارە دروستی کردەوە خۆ دەرناچێتەوە تەچێکی جیاوازی تیابێ ئەم جیاوازیش ئەوێ بە مۆرکی تۆ بۆ ماڵەکەی تۆ و هەدەفیشمان ئەوەیە کە تابلۆکان زۆر دووبارە نەبن و هەموو دیزاینی تازە و جیاواز بێتە ماڵەکانەوە بەدەر لە پێشەنگا کۆمەڵێ شوێنی ترمان هەیە بۆ وەکو مؤسسەی ئیشکردن
شوێنمان هەیە بۆ تێگرتنی چوارچێوە هەم ئارتیستەکان شوێنیان هەیە تایبەت کە لێوە ئیشەکەن ئەم شوێنە هەر ئایدی خۆمانە و لەژێر چاودێری خۆمانە و لەژێر کەسی شارەزایە کە تایبەتە بە ڕسمکردن ڕسمەکانەکەن و ڕای چەند کەسێکی لەسەر و کە ئەمانەش هەمووی بە پلەبەندیەکە بۆ منە ئارتیستمان هەیە و هەمانە سوپروایزەری ئارتیستەکانە کە چۆنەڵی سەپۆرتی ئیشەکانەکەن ئەمیشە گونجاو ئەمیشە گونجاونی ئەمەی چاکە ئەو وایلەکە بەچەند فلتەرێکا ڕۆ ئەنج ئەگەنرێ بەسە هەڵماڵەکە تاوەکو ئەو ڕسمەی کە دامانەوە لە دیزاینەکە وەکو خۆی دەچێتەوە و پێشکەشیان بکەین. ئەو ئارتیستانی کە بۆ ئێرە ئیشەکەن هەمووی شوێنێکی تایبەتمان بۆ کردوونەتەوە کە هەر هەمویان لەوێ ئیشەکەن بەپێی تەڵەبەکان ئێوە ئەم سوپەرڤایزەریشمان بۆ داناون کە ئارتیستێکە لەوێ ئیشەکە چاودێری ئیشەکانی ئەوانی تری ئیشەکە شتێک تەفسیلێک جیاوازیەکی هەبێت بڵێ ئەمە پێویستە ئاوای لێ بکرێتەوە پیانەڵێت و بۆ شێوازە ئیشەکە یعنی هەمووی لە یەک شوێنە ئیشەکە شوێنی تایبەت بە ئیشکردنی خۆمان هەیە شوێنی تایبەتی بە چوارچێوەشمان هەیە هەموو شوێنەکان جیاوازە ناکرێ من لێرە پێشانگاکە خەڵک بێنین لێ وێنە دروستکات هونەرمەند بێت لەوێ دروستکە چونکە خۆش نییە قەرەباڵەخی دروستە بێت ئێمە کەشی ئاراممان زۆ پێخۆشە بۆ میشە چونکە هەر خۆی وایە شتێکە پێویستی بە دەروون و ڕۆحەوەیە پێویستە ئەو کەسی کەیەتە ئێرە ئارام بێتەوە بێتە دنیاییکەوە کە لەو دەرگایەوە هاتە ژوورەوە بڵێ واو من شتێکی ئەوان پێویستە ئیسراحەتێکی ئەوان پێویستە. بەنزیکەی ئێستا لە ئێستا سیانزە ئارتیستمان هەیە کە لای ئێمە ئیشەکەن بە ئامی ئیشەکانیش بە کۆمەڵێ شتی تر کە پێویستە بۆ ئیشەکە وەکو نقل و گواستنەوە و هەڵواسین و ئەمانە 16 نەفەر لێرە ئیشەکەن. ئێمە وەکو ئیشکردن بەس ئارتیست سیانزە ئارتیستمان لایە بەڵام هەر ئەمە نییە کە ئیشەکە لای ئێمە ئەی ئەوانی کە نقل ئەکەن ئەی ئەوانی کە هەستافی هەڵواسینن ئەی ئەوانی کە موظفن لە هەردوو فەرعەکەمان چونکە ئێمە فەرعی هەولێر و سلێمانیشمان هەیە لەخوا بەزیابێت بە تەقریبی 21 نەفەر ئیشەکات بە دائیمی جا لە خۆمان کە زۆر جار سەرپرشتی ئێرەکەین و ئاگایەکمان لەوەی بزانین ئیشەکان چۆن ئەڕوات کەم و کوڕێک هەبێت ئەڵێن ئەوانە چاکەکەین بۆ شێوازە ئیشەکەین. تابلۆ بەپێی وردەکاریەکان زۆر کات ئەکوشێت تابلۆمان هەبووە قیاسی 50 بە 70 سانتیم بووە کاتی 4 تابلۆی گەورەی بردووە چونکە بۆ نمونە ڕسمی ئەسپێک بووە ڕسمی شخصێک بووە کە هەموو تەفاسیل و ئەو دیتێڵانەی دەموچاوی ئەسپەکە یان ڕیشی ئەسپەکە یان مرۆڤەکە تاڵە ڕیشەکان ئەو کونیلەکان هەمووی ئەبێ وەکو خۆی دەرکرێتەوە چونکە لە کۆتایی ئێمە بانەوێت کارێک بکەین تۆپ بێت یعنی وەکو ڕسمەکە بێت بەڵێ تابلۆ هەیە هەفتەیەکی پێچێت تابلۆش هەیە بە 2 ساعت تەواوە بێت فەرقەکە لەوەیە ئەبستراکتەکە کاتی کەمترەوێت بەڵام ئەوەی دەموچاوەکەیانێت فیگەرێکەیانێت ئەسپێکەیانێت کاتی زیاتر پێویستە ئەگەر بۆ نمونە بەڕێزێک تابلۆیەکی ئەسپی بێ بە قیاسێکی گەورە ئاوا قیاسێکی گەورە بەلایەنی کەمەوە هەفتەیەکی پێچێت چونکە تەفاسیل و وردەکاری زۆرتیایە پێویستێک تا کاتیشی بێ بدرێت چونکە پەلەپە لە ئیشی هونەران نییە ئەبێ مێشەکەم مرتاح بێ ئەو کاتە ئەتوانرێت ئیش بکرێت بە شێوازێکی زۆر جوان. ئەو ئیشەی ئێمە تاڕادێکی زۆر تازێ بۆ وڵاتە بەڵام پێویستێکی هەمیشەیە و هیوادارم کە خەڵکی ئێمە بگاتە و ئاستی کە لەوە تێبگا کە تابلۆ زەروریەتی ماڵە هەم بۆ لایانی دەرونی خۆی هەم بۆی کە بەڕووی دنیای دەرەوە بکرینەوە تۆزە لەم موادە قورسانی کە بەکاری هەندێک لە ماڵانە دوورکەوینەوە. بەپێی کەسەکەی ماڵی وا هەیە ئەڵێ من لە ماڵەوە نابم یان ئەڵێ خۆم هەڵێواسم ئەڵێن کێشەمان نییە و هەر تەسلیمەکەین بەڵام جاری وا هەیە تابلۆ هەیە 5 مەتر و نیوە کەستەمەرەکە ناتوانێت خۆی هەڵی بواسی پێویستی بە ستافە ئێمەش ستافەکانمان ئەڕات بۆی هەڵواسێ بە شێواز و ستانداردە جیوانەکەی
لوکسۆر هەر بەڕێزێک تابلۆ هەڵبژێرێت هەم نەقڵەکەی هەم هەڵاسینەکەی ئێمە خۆمان بۆیانەکەین یعنی بە کوردێکی ئەوەی قەراری تابلۆکرین بە تابلۆکە لێرە بەس دەستی سەرخە لە ماڵەکەی بۆی هەڵواسراوە ینی هەموو ئیشەکان هەڵواسین و نقڵ و دروستکردن هەموو شتەکان خۆمانێکی وەکو مؤسسەیەکی تاوەکاری عادەتەن تابلۆکانمان ئەتوانین بە فەڕێکی شێدار پاکیکەیتەوە هیچ کێشەیەکی نییە هەنستایی تابلۆشمان هەیە کە بە شۆرین ئەشۆدرێ ینی سۆندە ئاوی سەرخە نەچوار شێوەکەی نەکانڤاسەکەی هیچ کێشەیەکی نیە و تێک ناچێت و ئەمێنێتەوە بەڵێ هەموو تابلۆکەمان ئێمە زەمانی 15 ساڵەکەین ینی تێکچوون و ئەمانە هیچ کێشەیەکی نییە خۆی تابلۆکانمان یەکەم پێوتی قوماشە کانڤاسە نادڕێن بۆیە زەختکردن نایدڕێنێ بەس لەوانەیە زەختکردن لە تابلۆیەک بێتە هۆی ئەوەی چاڵ بێت سترێچ بێتەوە چونکە قوماش خۆتە زانی کە ئەوەی لێگەی سترێچە بێت بۆیە ئێمە ڕێنماییەکەین بە بینەرانی خۆشەویست و ئەوانی کە تابلۆیان هەیە تابلۆ بە چ شێوازێک پاکەنەوە ئەگەر زەیتی بوو بە پەڕ پاکیکەنەوە ئەگەر ئەکریلیک بوو ئەکریلیک خۆی مەوادێکە ئەو هیچی لێ نایەت بە پەڕۆیەکی شێدار جوان تابلۆکە ئەسڕیتەوە و هیچ کێشەشت نابێت.